پاشەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیەک ئۆتۆمبیلی جۆری جاگواری بەخشی بە منداڵانی غەزە وا بڕیارە لە ماوەیەکی نزیکدا ئەم ئۆتۆمبیلە بخرێتە مزایەدەوە. جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمە لای کاکسێن زەبکێشی بێتێرەوە پێم بڵێ ئەم ئۆتۆمبیلە زانیاریمان بێتی بۆ ئێوە ئەیخەنە مزایەدەوە پاشان نرخی ئەم ئۆتۆمبیلە چەنە؟ بناوی خی گەورە و میهرەبان ئێمە دیارە ئەم ئۆتۆمبیلە مۆدیلی 2011 ڕقمی سلێمانیە معلومە کە ڕەنگی سپیە. ئەم ئۆتۆمبیلە خینە مزایەدەوە خینە مەزادێکی علەنی خەیریەوە. ئەمە شتێکی معتادە لە زۆربەی وڵاتان و لە زۆربەی کۆنگرە و ئەو کەمپینانەی کە کۆ ئەکرێتەوە بۆ کاری مرۆیی. ئەم ئیشە شتێکی وەگوڵێ پێشبینی کراوە و شتێکی متەبع و ئەکرێت. ئێمە ئەمانەوێ ئەم ئۆتۆمبیلە بۆ ئەو بەڕێزانەی کە پرسیاریان کرد و چەند ڕۆژە پەیوەندیمان پێوەکەن چۆن ئەیفرۆشن نرخەکەی چەنە. ئێمە بۆ ئەوەی ئەم ئۆتۆمبیلە کە خێری ئەم خێرخوازە بەڕێزەی بگاتە زۆرترین نرخ بۆ ئەوەی زۆرترین مناڵ و زۆرترین خەڵکی هەژار و ماڵڕووخا و سوودی لێ وەربگرێ ڕۆژی دووشەممە سەعات 5 ئێوارە ئەخینە مزایەدەیەکی علەنیەوە. ئەو کەسانەی کە یانەوێ بەشداری بکەن ئەو ڕۆژە حاضر بن. ئێمە تا ئەو ڕۆژە تەفاسیلی زیاتریشیان بۆ ئامادە ئەکەین و لە ڕووی قانونی و تۆماری مروریەوە هیچ کێشەیەکی نییە و ئەو ڕۆژە زانیاری زیاتریشیانە دەینێ. هەر کەسێکە ئێوێ بەشداری بکە هەرچەند زیادی پێ بدا ئەوە زیادی نەداوە بە نرخی ئۆتۆمبیلەکە بەڵکو بەخشیوێتی بەوێ نازانین ئێمە نرخەکەی چەند نرخەکە ئەو ڕۆژە دیاریەکە ئەو ڕۆژە کامەیان زۆرترین نرخی یا ئێمە یێنبەوە. پێم بڵێ ئەم پارەیەک ئێوە ئەیخەنە مزایەدەوە چۆن ئیگەێنە بە غەزە هەر بە پارە دەگەێنێ یاخود دەکرێت بە خواردن جوانە. ئێمە ئەو هەموو ئەو هاوکاریانەی کە ئەینێرین هەمووی ئێمە پارە ئەنێرین خواردن نانێرین چونکە بەڕاستی داخلکردنی خواردن گرفتێکی زۆر گەورەیە بەتایبەت لە حدودە نێودەوڵەتیەکانەوە. بۆیە ئێمە خۆمان پاراستووە لەوە هەم بۆی خواردنەکە خراپ نەبێ هەم بۆ ئەوەی خێری خێرخوازانی کوردستان و دەرەوەی کوردستان بگاتە شوێنی خۆی ئێمە پارەکە ئەنێرین. پارەکەش بە ڕێگەی حواڵە و بە ڕێگەی جزدانە ئەلکترۆنیەکان ئەگات. مهمەوەی ئەگات لەسەر ئەرزی واقع ئێستا تۆ ئەبینی ڕنگدانەوەی هەیە ئەبینی خواردن دروستەکەن نان دابەشەکەین بیر هەڵەکەنین پارەی نەقدی دابەشەکەین بە ناوی ئەو خێرخوازە کە خۆی هەندێک ڕغبەتیان هەیە ئەڵێ بە ناوی خۆمەوە بۆم بکەن بە ناوی خۆیەوە بۆ یەکەین. جا من بۆیە زۆر جارەوە وتووە هەندێک کە زۆرەوە پرسیارەکەن ئەڵێم کاکە تۆ کاڵک خۆری یا بێسان ڕنی ئەوە شتەکە لەسەر ئەرزی واقع دیارە و ئیشەکە جێبەجێەکرێ ڕەنگە مثلا وردەکاری گەیاندنی ئەوە ئومورێکی مالیە نەختی حساسە ئینسان ناتوانێت هەموو کات بۆ وسایلی ئیعلام بەیانی بکە. هەر ڕێنمایی ببوورە ڕێنمایی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانی شوایە مەسائلی مالی وردەکاری مالی تەنیا بۆ جیهاتی تایبەتمەند باس ئەکرێن نەک بۆ وسایلی ئیعلام و ئەوە. هاوکاریەکانتان چەندێکتان گەیاندووە بە غەزە؟ ئێمە تا ئێستا 23 وەجبەمان گەیاندووە ئینشاءڵڵا لەم کۆمەکەی کەمپینەی کە کردومانە ئیتر لە ئەم هەفتەوە دەست پێەکەین بە گەیاندنی ئەوانش تەسەورەکەم ئەویش بەشی 10-15 وەجبەیەکەکە ئینشاءڵڵا. با ئەوم بیر نەجێ پارەی نرخی ئۆتۆمبیلە لەسەر خواسی ساحێبەکەی خاوەنەکەی بە ئەو شتێک کە ئەوێ بۆ ئەیێنێ یاخود پرسیارێکی جوانە. هەموو ئەو خێرخوازانەی تر و خاوەنی ئەم ئۆتۆمبیلە بەڕێزەیش هەرچەند تا ئێستا ئەو بەڕاستی دیاری نەکردووە بۆی بکەین بچی مەسن خێرخواز هەیە دێ ئەڵێ کاکە من ئەم پارە ئەنێرم بۆم بکەن بە سەبەتەی خۆراک هەیە ئەڵێ بۆم بدەن بە ئارد هەیە ئەڵێ نەخێر کاکە من بیرێک هەڵەکەنم. ئێمە هەموو ئەوانە چانسەکانمان بەردەست کردووە فراهەم کردووە بۆ خێرخوازانی خۆشەویست ئەگەر خۆیان جۆرێک لە پرۆژەکانیان دیاری کرد ئێمە ئەو جۆرەیان بۆ ئەنجامە دەین کە خۆی ئەوێ مەسن هەیە وتوێتی من ئەم پارە ئێنم تەنیا بەس بۆم بدەن بە مناڵی بێ باوک ئێمە بۆمانداوە بە مناڵی بێ باوک بە ناو لافیتەی خۆیەوە. جۆرێکی ترمان هەیە بەڕاستی مادەم کە جەنابەتە و پرسیارەت کرد بڵێن تۆ دەی دیاریەکە بەخشی بە ڕەفیقێکت لە غەزە ئەمانە زۆر نەکەوتۆتە ناو وەسایلی ئیعلامەوە نوێنەرمان لەوێ ڕۆشتووەتە ماڵەکەی پارەکەی تەسلیم کردووە لەوێ ڕیسالەیەکی ناردووە بۆ خێرخوازەکە بۆ نمونە لە سلێمانی لە بەغدا لە هەولێر ئەڵێ خێرخوازی بەڕێز ئەوە من نوێنەری ڕێکخراوی ڕابطە هاتە ماڵەکەمان ئەو پارەی تەسلیم کردم و ئەوەش ڕسمی وەسڵەکەیە کە پارەکەم وەرگرتووە. ئەمانە هەمووی دلیلن بەوەی کە پارەکە ئەگاو لەوێش ئەوان سوودی لێوەرەگرن و ئینشاءڵڵا بێکێشە و گرفتە.